من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی بەخشین. دیارەیەکێکی دیکە لە پرۆژە تایبەتەکانی بەخشین بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان خێرخوازێکاتوە و 10 میلیۆن دیناری تەرخان کردووە بۆ منداڵانی بێباوک. لەم پرۆسە تایبەتەدا بەخشین وەک هەمیشە و وەک دەستێکی ئەمانەدار و لە پرۆسەیەکی عەدالەت و یەکساندا 100 منداڵی شیا و بێباوکی کۆ کردووەتەوە بۆی کە بە شێوازێکی یەکسان ئەم ڕاپارەیە کە هەر منداڵێک دەکاتە 100,000 دینار بەسەریاندا دابەش بکات. زۆر دەستخۆشی لەو کەسانە ئەەکەم کە یارمەتی هاوکاری ئەم مناڵە ئەم کەسانە ئەدەن کە باوکیان نییە و زۆر مەمنونیانینە و هیوادارم سەرکەوتوو بوون و نمونەیان زیاد کە و چاویان لەم کەسانەیە کە باوکیان نییە. من 4 مناڵی هەتیوم هەیە و باشە پێداویستیەکانی پێدابینەکەین. زۆر باشە مامناخێکە یارمەتیمانەدا من کرێچیم مانگانە 175,000 دەم باشە چاو ئاگایان بێمە. شەکی بە خێراتنی بەرنامەکەتانەکەین دەستخۆشیتان لەکەین هیواداری خۆی گەورە پشتیوان و پناتان بێ کە هاوکاری ئەم مناڵە هەتیوانە ئەەکەن داوا لەو دەوڵەمەند و دەستڕۆشتوانش ئەەکەین کە ئینشاءالله زیاتر بێنن بۆ ئەم مناڵە بێ باوکانە دڵیان پێ خۆشکەنە بۆ مانگی ڕەمەزان پێداویستیەکانیان بۆ دابین بکەن. قسەیەوە هەیە بۆ خێرخوازان کە زیاتر هین بکەن بۆ ئەوەی کە ئەوانەی کە تۆزە دەستڕۆشتون و هاوکاری ئەم مناڵە بێ باوکانە 100 کەسیکە هیچ نەبێت 200 کەسیکە بکەن هەر باشە. دەخوا بە زیابێ باشە هەر خوای گەورەی ئینشەڵڵا زیایی بکە و ئینشەڵڵا بەرەکەتی تێکە عیبی نییە. دەستخۆشیەوەکەم دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ پێشەکی دەستخۆشی لە ئێوە ئەگەم چونکە ئەم خێرخوازانە ئێمە ناناسن ئێمە هەرێکۆ لە شوێنێکین تەبعەن بە هاماندوبوونی ئێوە ئێمەیان دۆزیوەتەوە هاوکاریان کردین دەستخۆشیان لێ ئەەکەن خوای گەورە نمونیان زۆر بێ خوای گەورە پاداشتیان باتەوە خوای گەورە 100 ئەونا پارەی چاک و باش و حەڵالن پێ بەخشە ئیشاءالله لە دنیا ڕۆشن و لە قیامەتیش جێگان بەهەش بێ ئیشاءالله دەستخۆشی لە ئێوەژەکەین داواکارین لێیان نەک ئێمە هەزار هەیەکو ئێمە هەیە بەڵام زیاتر لە ئێمەش احتیاج و محتاجن پێویستیان بە هەموو شتێک هەیە ئەوە بەرە جەژنانە جلیانەوێ پێڵاوانەیە هەموو شتێکوانەیە خواردنی خۆش لەواتێ بڵم دراوسەکەم شتی خۆش لێ بنێ بەسەر منە بۆنەکەی بێ من نتوانم بۆی بکڕم ئەمە زۆر باشە و هاوکارێکی باشە و دەستخۆشیان لێەکەین و داواکاری یەکەم جاریان نەبێ و ئاخر جاریشان نەبێ پێی ئەکرێ شتێکی کەمی پێکری وەکو بڵێ هەموو شتێک پێی ناکرێ هەموو شتێک خۆ دەزانی لەم ڕۆژە زۆر شت گرانە پێویستاتی زۆرە من وەکو خۆم 6 مناڵم هەیە حەوت مناڵمێکیان لەلایەن ماوە 6م هەیە پێویستاتی زۆرە پێین هەموو شتێکی پێ ناگرێت بەس هەر باشە لەخوا بەزیاب لە هیچ باشترە. دەستخۆشی لەو خێرخوازانە ئەەکەم کە پارەیان بۆ ئێمەدانەوە دەستخۆشی یەکەم کە بۆم ڕەمەزانە جلی پێخڕین شتی پێخڕین خێریان بنووسێ یاخۆ دەستیان خۆش بێ ئیتر هەرچێکمان بوێ لەو پارەیە ئیشیەکەین خوارسخیان بە وانی کە هیوادارم ئەوانیش پارە دانێن بۆ یانێکی کە یاخوا خێریان بنووسێ. دەستخۆشی لەوانەکەم دەستیان خۆش بێکاریان ڕازگەن چونکە ئێمە هەموومان مناڵ یەتیممان هەیە معاشکەمان نییە پیاوەکانمان معاشی نییە خۆمان معاشمان نییە دەستان خۆش بێ بۆ ئێمە زۆر ئەم 100,000
ئەدەین بە جلو بەرگودین بپێڵاو یاخوا چەندێکیانی هزار ئەوەیان ببێ ماڵیان ئاوا بێ بەرەکەت کەوتە سەر سامانیان ئینشەڵڵا و دەستان خۆش بێ ماڵتان ئاوا بێ وەڵا نازانم ئەمەنە چاک نازانین چیتان پێ بڵێن ماڵتان ئاوا بێ دەستان خۆش بێ خی گەورە پاداشتان باتەوە هیوادارم ئەوانیش دەستیانن بکەن و چاوانم هەموو بێوەژنەوە بێت چونکە ئێمەکی معاشێکی بێوژنانمانی 4 ساڵ لەلایەن بڕی نامان دەبێت ئەم سەڵ بۆ ئێمە هەر زۆر ئەوانیش چاوان لێمان بێ یارمەتیمان بن ماڵیان ئاوا بێ و پێزانین و بۆ ئێمە زۆرە. پێشەکی سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکات و بەڕاستی دەستخۆشیتان لێ یەکەم دەستخۆشی لە خێرخوازاکە ئەکەم وەکو خۆم کە باوکم نییە و هەروەها برایەکیشم هەیە تووشی نەخۆشی سالاسیما بوو بەڕاستی ئەم بڕەپارەیە زۆرە بۆ ئێمە و زۆر سوپاسیم خێرخوازاکەم چاوێکی لەم خەڵکانی ترە نەک ئێمە بەڕاستی زۆر سوپاسانەکەم و نمونەتان هەر زیاد بێت و سەرکەوتوو بن وەڵا ئەڵێم هەمیشە دڵنەرم بن و چاوی لەم خەڵکانی تریش بێت بەشی ئێمە ئەکات وەکو خۆمان بەشی ئێمە ئەکات چکا لە ماڵێکی برای دایکمە ئەژین لەما برای دایکمە ئەژین و هەروەها ئەم بڕپارەیە زۆرە بۆ ئێمە بەڕاستی دەستخۆشیتان یەکەم و هەمیشە سەرکەوتوو بن. دەستخۆشی یەکەمجا لە بەرنامەکەتانەکەم دەستی ئێوەش خۆشە دەستی ئێوە ئەو خێرخوازانەش خەربێکە یارمەتیمانە ئەو سازاری کە ئەیدین بە جلوبەرێک ئەیدین بە ئەو سفرەی پێ ڕاستین و بۆ ڕەمەزان و شێت هەروە بێتەوە دەستی ئێوەش خۆشێت. بسم الله الرحمن الرحيم سرتا داواکەرم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لایەک قبوڵ کردبێ. خۆشەویستان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین هەر لە سەرەتای مانگی ڕەمەزان و ڕامانگەیان یەکێک لە پرۆژەکانمان یارمەتیدانی منداڵی بێباوکە کە بڕیاری 200 منداڵی بێباوکمان دابوو بەڵام سوپاس بە خوای گەورە ئەمڕۆ لە ڕێی خێرخوازێکی شەوە توانیمان پرۆژەیەکی تر بە 100 منداڵی تر هاوکاری بکەین بە بڕی 10 ملیۆن دینار واتە ئەمڕۆ کە قسەی تێدا ئەکەم ئەو پرۆژەیەمان بوو بە 300 منداڵ بۆیە داواکارم لە دەوڵەمەندان و خێرۆمەندان و ئەهلی زەکات و ئەهلی سەدەقە و خێرات کە لە مانگی ڕەمەزاندا ئینشاءڵڵا وەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیبن عەباس فەرمێ پێغەمبەری خوا لە هەموو کاتێکە بەخشندە بووە بەڵام لە مانگی ڕەمەزانە زیاتر و زۆرتر بەخشندەتر بووە ئەوانیش ئینشاءڵڵا ئەوەی کە حەق و واجبە لە سەریان ئەگەر زەکاتە ئەگەر سەدەقەیە ئەگەر خێر و ئیحسانە لە مانگی ڕەمەزانە ئینشاءڵڵا بتوانن چاو لەم پرۆژەیە بکەن کە ئەمڕۆ خێرخوازێک هاتووە 100 منداڵی یارمەتی داوە بە بڕی 10 ملیۆن دینار داواکارم لە خوای پەروەردگار خێری ئەو خێرخوازەش بنووسێ و دڵی ئەو دەوڵەمەند و خێرخوازانەش دەرم کا بەرامبەر ئەو منداڵە بێباوکانە بەرامبەر هەموو ئەو چین و توێژانەی کەوا هەژار و مستحقن کە ئێمە بتوانین ئینشاءڵڵا لایەن لێ بکەینەوە بۆیە دووبارە دوعای خێران بۆکەین خوای پەروەردگار هەموو لایەکمان سەربەرز و سەرفراز بکە ئەمڕۆ توانیمان دڵی 100 منداڵی بێباوک خۆش بکەین خوای پەروەردگار لە قیامەتاوە لە بەهشتی خۆیان دڵی ئەو خێرخوازانە خۆشکە ئینشاءڵڵا. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 13 0770 961 35 0750 723 25 55. دەستگای خێرخوازی بەخشین هەمیشە دەرگای بەڕووی فەقیر و هەژاردا کراوەیە بە پرۆژە جۆراوجۆرەکانی بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هیچ فەقیر و هەژارێک نییە کە ئەم دەرگایی بەسەردا داخرابێت و کە بچێتە ژوورەوە بەدەستی بەتاڵ بێتە دەرەوە لەم مانگە پیرۆزەدا و لەم پرۆسەی ئێستەشدا کە ئەنجام درا و بینیتان خێرخوازێک لە پرۆژەیەکی تایبەتدا بە گوژمەی 10 ملیۆن دینار 100 خێزان و کە منداڵی بێباوکیان هەیە بەسەریان کردەوە. بینەرانی عزیز خێرخوازانی عزیز ببەخشن بۆی کە بەخشین بەردەوام بێ ببەخشن بۆی کە ئەم دەرگایەش هەمیشە بەڕووی فەقیر و هەژاردا واڵا بێت.